ئەحمەد شارع چۆن دەستگای هەواڵگری بۆ مانەوەی لەسەر کورسیەکەی بەکاردەهێنێت. ئیسرائیل و عێراق سوودمەندی یەکەمن لە بەڵگەنامە هەواڵگریەکانی بەشار ئەسەد. هەواڵ و باسوخواسی ڕادەستکردنی بەڵگەنامە هەواڵگریەکان بە ئیسرائیل لەلایەن ئەحمەد شارعەوە ئەم ماوەیە میدیاکانی گەرم کردووە. ئەوەش دوایەوەی ئیسرائیل ئاشکرای کرد کە هەزاران بەڵگەنامەی هەواڵگری ئیلی کوهێن ئەفسانەی سیخوڕی وڵاتەکەیان لە سووریاوە گەڕاندووەتەوە. ئەمەش دوای دێن ساڵ لە سێدارەدانی لەلایەن دەسەڵاتەکانی پێشووتری سووریاوە. هەر زوو ئاشکرا بوو کە بەڵگەنامە هەواڵگریەکان لەلایەن ئەحمەد شەرعی سەرۆکی سووریاوە ڕادەستی ئیسرائیل کراوە. پەیوەندیە نهێنیەکانی نێوان سووریای ئەحمەد شەرع و ئیسرائیل بە نێوەندگیری تورکیا بەردەوامە. شارع بە دوو ڕێگا لەگەڵ ئیسرائیل پەیوەندیەکانی بە شێوەی ژێربەژێر بەهێز کردووە کە یەکێکیان ڕادەستکردنی هەزاران بەڵگەنامەی دەستگای هەواڵگری سووریای سەردەمی بەشار ئەسەد بووە بە ئیسرائیل و دووەمیان ئەوەیە کە بەڵێنی داوە لە سووریاوە هیچ هێرشێک نەکرێتە سەر ئیسرائیل. لە هەمان کاتیشدا هیچ گروپێکی چەکداری سووریا بۆی نییە نزیک ببێتەوە لە بەرزاییەکانی جۆلان و سنووری ئیسرائیل. بەڵگەنامە هەواڵگریەکانی سەردەمی بەشار ئەسەد ئێستا بۆتە کارتی گرنگ بەدەست ئەحمەد شەرعەوە کە هەم پەیوەندی خۆی لەگەڵ وڵاتان بەهێز دەکات و ئەمانەوەی لەسەر کورسیەکانی گەرانتی دەکات. لەم نێوەندەشدا سەرۆکوەزیرانی عێراق عێزەت شابەندەری بە نوێنەرایەتی خۆی ڕەوانەی لای ئەحمەد شەرع کرد. بە پێی زانیاریەکان نوێنەرەکەی سوودانی چەندین بەڵگەنامەی هەواڵگری سەردەمی بەشار ئەسەدی لە ئەحمەد شەرع وەرگرتووە. ئاژانسە عێراقیەکان نایشارنەوە کە سوودانی دەیەوێت ئەو بەڵگەنامانە لە کەمپینی بانگەشەی هەڵبژاردنەکەی ئەم جارەدا و بە سوودی خۆی بەکاربێنێت. ڕادەستکردنی بەڵگەنامە هەواڵگریەکان بە ئیسرائیل و عێراق و هەر وڵاتێکی تر لەلایەن ئەحمەد شەرعەوە بەبێ مەرج و دەستکەوت نییە. لە بەرامبەر ئەمەدا شەرع پشتگیری و پشتیوانی ئەو وڵاتانە بەدەست دەێنێت کە هەم بۆ مانەوەی لەسەر کورسیەکەی و هەم بۆ بەهێزکردنی پێگەی سووریای سەردەمی خۆی سوودیان دەبێت. هەرچۆنێک بێت زۆر کەس بەم هۆیەوە بە ئەحمەد شەرع دەڵێن ئایا ئەمە سەرۆکی وڵاتێکە یان فرۆشیاری بەڵگەنامە هەواڵگریەکان.